ئێمە چاوەڕوان بووین ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکایەتی جۆزیف بایدن گۆڕانکاریەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستی مەسەلە جیاوازەکاندا بکات، بە تایبەتی پرسی کورد. بەڵام بەداخەوە بینیمان ئەویش هەمان سیاسەت و هەمان هەڵوێستی بە نەفەسێکی پێشووی ئیدارەی ترامپ دووبارە کردەوە. اینکە لەو خاڵانە ئەوە بوو کە ئەویش هەمان بڕیاریان دەرکرد بە تەرخانکردنی 12 ملیۆن دۆلار بۆ دەستنیشانکردنی شوێنی 3 سەرکردەی شۆڕژگەڕی کورد. ئەمە لەلایەکی دیکەشەوە ڕژێمی بەشار ئەسەد لە چوارچێوەی دیلانگێڕەیەکی ئێرانی ڕووسی ویستیان شاری قامیشلوو داگیر بکەنەوە. لەلایەکی تر لە هەوڵێکی تورکی عێراقی ئەمریکی لە هەوڵی سوپای عێراق هەوڵی ئەوە دەنگێنە ناو شاری شەنگال. ئەمە لەلایەکی دیکەشەوە داگیرکاریەکانی تورکیا بەردەوامە لەسەر گەلەکەمان و ڕۆژانە هێرش بۆ سەر هێزەکانی گەریلا و ناوچە سنووریەکان بەردەوام. خاڵێکی تر ئەوە بوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک چالاکوان لە شاری سلێمانی بەمبەستی ئیدانەکردنی کۆی ئەو خاڵانەی کە باسمان کرد و ئەو پیلانگێڕیانەی کە لەسەر گەلەکەمانە ویستیان گرتبوونەوەی بکەن، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیرکران. خاڵێکی تر لە بیرمان چوو ئەوەیشە بەردەوام دووبارە ئەوێتەوە، ئەویش موشک بارانکردنی فرۆکەخانەی هەولێر و دواتریش شاری کفری بوو. ئەمانەیشە هەم لەلایەن گروپەکانی سەربەحەشتی شەعبی و ئەوەی کفریشە لەلایەن گروپە تیرۆریستەکان. ئێمە وەکو بەرەی نیشتیمان دژی داگیرکاری لە ئاستی دەرمیان بە توندی ئیدانەی سەرجەم ئەو هێرش داگیرکاریانەکەین کە لە بەرامبەر گەلەکەمان چی لە باکوور، چی لە ڕۆژاوا، چی لە باشوور و چی لە ڕۆژهەڵاتی دەکرێت. داواکاریمان لە جەماوەری گەلەکەمان ئەوەیە یەک هەڵوێست بن لە بەرامبەر ئەو پیلانگێڕانە. داواکاریمان لە سەرجەم هێزە سیاسیەکانی کوردستان ئەوەیە لە ئاست ئەم مەسەلانە یەکتەنگ و یەک هەڵوێست و یەک وتاری سیاسیان بێت. هەروەها داوا لە هەر دوو حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش دەکەین لە ئاست ئەو داگیرکاریانە سنوورێکدا بنن. بەڕاستی ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەرمان سەرگەلەکەمان بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، مانگی پیرۆزی ڕەمەزان کوشتن و بڕین و شەڕکردن چۆن لە هەموو کاتێکە هەر حرامە، بەڵام بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە حرامە. داواتان لێ یەکەین ئەو دەست درێژانە کە ئەکرێتە سەر گەلەکەمان کە کەدە سەر شارەکانمان بە تایبەتی کە لە گەرمیانە لە هەرێمی کوردستانە هێرشمان ئەکرێتە سەر شاری کفری لە گەرمیانە لەلایەن هەر هێزێک و هەر هێز و لایەنێکەوە بێ. ئێمە جگە لەوەی کە ئیدانەی ئەەکەین، داوا لە هێز و لایەنە سیاسیەکان ئەەکەین خوێن ڕشتنی موسڵمانان و خوێن ڕشتنی خەڵک بوەستێنن. داوا لە حکوومەتی هەرێمەکەین وەکو بەرەی نیشتیمانی وەکو هەموو ئەوەی کە بتوانین قسە بکەین داوایان لێکەین کەوا هێرشەکانی دەوڵەتی تورکیا، دەوڵەتی تورک بۆ سەر گەلەکەمان ماڵ وێرانکردنی خەڵک، سوتاندنی ماڵی خەڵک، وێرانکردنی داهاتەکانی کوردستان تکایە بیوێسێنن، تکایە ئەم خوێن ڕشتی گەلی کورد بیوەستێنن، یەک ڕیز بن. ئێمە هەمومان براین، هەمومان کوردین، هەمومان هاو نیشتمانی وڵاتین، هەمومان خەڵک لەسەر یەک وڵات ئەژین، هەمومان بە زمانی کوردی قسە ئەەکەین، هەمومان کوردین. تکایە خوێن ڕشتنی موسڵمانان، خوێن ڕشتنی خەڵک، خوێن ڕشت دەست درێژیکردن، ستەم و ستەمکاری بوێسێنن لە هەر شوێنێکە بێ، لە سووریا بێ، لە تورکیا بێ، لە کوردستان بێ. تکایە ئێوە هەمووتان هەڵوێست بن، یەک هەڵوێست بن بۆ ئەوەی کەوا خوێن ڕشتنی خەڵک و ماڵوێرانکردنی خەڵک و گەلی کورد بەس بێت و نەمێنێت، بەڵکو ئینشاءالله هەمومان پێکەوە دەست بە دەست ئینشاءالله پێکەوە بین و هەمومان ببین بە یەک دەست